بە دروستبوونی قەیرانەکان و هەڵگیرسانی جەنگ دژی تێرۆر کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکان لە هەرێمی کوردستان دروست کرد. سێکتەری تەندروستیش بارگرانیەکی زۆری کەوتە سەر. نەناردنی شایستە داراییەکان و بڕی دەرمانی پێویست لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەوەندەی تر حاڵەتەکەی قورستر کرد. هاتنی ئاوارە و پەنابەرێکی زۆر کە لە توانای هەرێم زۆر زیاتر بوو، وای کرد کە خزمەتگوزاری تەندروستی و پێداویستیە پزیشکیەکان بە ڕادەیەکی بەرچاو کەم ببنەوە. بارودۆخێکی زەحمەت بۆ تەندروستی لە هەرێم و بۆ شارێکی وەکو دوهۆک هاتە ئاراوە. چۆن مامەڵەکرا لەگەڵ ئەم بارودۆخە؟ هۆکاری سەرهەڵدانی چەند کێشەیەکی تەندروستی لەم شارە چی بوو؟ ساڕێژ ئەم بەرنامەیە تەرخان دەکات بۆ باسکردنی ئێستا و ئایندەی تەندروستی لە دوهۆکی ڕەنگین و دەبینە میوانی دکتۆر نزار عیسمەت بەڕێوەبەری گشتی تەندروستی دوهۆک. دوهۆک لە 27/5/1969 بۆتە پارێزگا. 7 خەزا لە خۆ دەگرێت. ڕووبەرەکەی زیاتر لە 10,000 کیلۆمەتر دووجایە. ژمارەی دانیشتوانی بریتیە لە 1,400,000 کەس. ئێستا بەهۆی ئاوارەکانەوە ژمارەی دانیشتوانی زیاترە لە 2 ملیۆن کەس. دوای هێرشەکانی داعش بەهۆی هاوسنووری لەگەڵ مووسڵ و شنگال زیاتر لە 800,000 ئاوارە ڕوویان لەم پارێزگایە کرد. سپاس دکتۆریان بۆ ئەم فرسەتە. ئەگەر وەڵامی پرسیاری خەڵکی دوهۆک بدەینەوە کە دەربارەی تەندروستی خۆیان دەربارەی تەندروستی شاری دوهۆک پرسیار بکەن چی ئەڵێ؟ بارودۆخی کەرتی تەندروستی پارێزگا دوهۆکێ زۆر زەحمەتە، زۆر زەحمەتەکە مەزن هەتا مشێن وازەیەوی شێوەی ڕاگرین ji ber çendîn egerên ku hemî xelkê jî pê dizanîte ve egerê serêkiya we xelkekî ekcar zor el parêzgeha Duhokê heye. Nüfusa Duhokê du cihendî xwe lê hatiye ke beraliya 2013-2016 bikeye ve xasta xelkî bû tendrustî 4 cihend lê hatiye. Şiyanên kertê tendrustî yê darayî zor kêm bûyne ve her wesa şiyanên mirova yê kertê tendrustî li Duhokê doktor تقریبا نیوی بوینه 8 بوینه بو 10,000 نوکه بوینه 4 بو 10,000 پرستار 16 بو 18 بونه بو 10,000 نوکه بوینه 10 بو یعنی 8 پرستار بو 10,000 کس نوکه 10 پرستار بو 10,000 کس هنا الپارێزگا دوهۆکê خو ما محتاجی 30 بو 10,000 ما محتاجی 14 دکتورا بو 10,000 کس شیانên mirovî hêza karî zor kêm bûyne ve و هر وستا جی بناغا آوادانی یا ساخلمی پارێزگا دوهۆکê her ya kevin bûye ew proje stratîjî evet me ava dikirin ji ber qeyrana darayî hemî rawistayne ev ê hemî wekiriye ku gelek zehmet em bişên wazî ragirîn berdewam em şerît gel xwe dikeyn û gel hemî wan tehediyat û kevnetirêka me da dikeyne ve bu hindê ku roj bi rojê derbas bikeyne ve her westa jî babetî dermana û pêdawîstiya وەکی پێویست وەکی ئەرکێک سەر وەزارەتە تەندروستیە فێدراڵ تێویا ساڵا سەد بەردەوام حسا هەرێمێ بێت و یا دوهۆکێ بێت لێ باشترین ساڵ 40 حتا 45 ساڵی هاتیە ساڵە پار هەکە ئەم ئەو حسا ئاوارە ژێبین نەدەری تنێ 15 ساڵێ بۆ پارێزگەها دوهۆکێ هاتیە ئەvە هەمووی وەتکەن ku وەزە بنگڤاشتنێکە مەزن بیتن و گڤاشتنێکە مەزن سەر کادرێ طبی jî heye ve çunku ev jmara zora xelkî û ev givajtinê mezin ser kertê tendrustî her wesa ew piştevaniya darayî ku em bişên bû fermanberê xwe bikeyn nûjdarê xwe bikeyn perestarê xwe bikeyn ew jî nîne ku tu neşê ne handana bideyî ne mûçe wekî pêwîst bideye ve ev jî bargiraniyeka diya derûnî ser wan peyda ئەوە وەکو حاڵی هەموو شارەکانی تری کوردستان ئەم کۆمەڵی کێشەیە هەیە سەرڕای بوونی ژمارەیەکی زۆر لە پەنابەر و ئاوارە کە هاتوونێتە شاری دوهۆک بەس ئێوە لەگەڵ ئەم زڕوفەیە چیتان کرد ینی چۆن هەوڵتاندا کە بەڵانسێک ڕابگرن هەر هیچ نەبێت لە نەخۆشخانەیەکی وەکو ئێرۆکو نەخۆشخانەیەکی ئازادی خزمەتگوزاری نەوەستێ خەڵک بتوانێت بێ لێرە چارەسەر وەربگرێت بێگومان چەند هەدەف دانان پێشخۆ پێشەکی تیمە کاری ڕێبەریا گشتیا ساخلەمی هەماهەنگی لەگەل ژوورە کاری پارێزگە هێلگەل وەزارەتە تەندروستی ئەنجومەنی وەزیران
ما هەوڵدا و هەممی ئەو هەماهەنگێکە زۆر ڕێکوپی بکەینەوە بشێن بزانین چه پێشهاتن هەنە چه مەترسی هەنە سەرکردە تەندروستی ئەم چه پێشبینیت کە ئینکو نەخۆشی پەیدا ببنەوە وەلگورەی وەمە پلان داڕێشتن گورەی شیانێت خوب ئەم چاوەشین وان شیانە بەراهیا بودانین و وەزعی ڕابگرین نەهێری نەخۆشی بەڵاو ببنەوە پێرین تا ڕادەیەکی خەلک هێشتا باوەری بمێنتەوە بکردە تەندروستی پارێزگاها دوورکێ ما هەوڵدا یەکەم جار خزمەتی تەندروستی بگەهینە هەمی خەلکی یە تەندروستی دەستپێکی ئاوارە پەنابەر و خەلکی مەبخۆ و هەروەسا مە هەوڵدا خزمەتین تەندروستی دوانی و سیانیژی تا ڕادەیەکی بەردەوام ببنەوە لێ بەراهیە کاری هەبیتن گورەی وێ بەراهیە کیش خزمەت بێتە بەردەوامی هەبێت کیش خزمەت کێمتر لێ بێت کیش خزمەت نوکە پێویست ناکە بێتە ڕاگرتن کو ئەم بشین خوب گونجین گەل وازانوکە ئەف کارە هەمی پێک هاتەکردن کو ئەم بشین وازێڕاگەن زێدەباری هەبوونا قەیرانێ هەبوونا ژمارەکە زۆرە ئاوارە مەبدەلی وەزانی کو ئەم پتر داخوازێش جواکی نیودەوڵەتی بکەین ڕێکخراوە نیودەوڵەتی بکەین پتر تەوەرە مەبێت ئەوان چۆن بوون لەگەڵتان ئەکیید ئەوانەژی کارێکی باش کرد بێوانە احتیمالە مازن ئەم نەشین بەردەوامی بدەینە خزمەتێت خو نەل کەمپێت ئاوارە ناف نەخۆشخانێتمە بەرهەندێژی هەبوو ناوان گەلێک پشتەوانیامە کرد لێ ئەو پشتەوانیاوان یا تێرا نەکرد یعنی ئەشین بێژم هێشتا کێماسی زۆرن و ئەف کێماسیە نە پشتەوانیا جوواکێنی دەوڵەتی نە ئەو شیان نە بەردەست هەین ئەمشێن پڕ بکەینەوە زۆر جار باس لەوە دەکرێت کە پارێزگای دوهۆک تقریبان بە شێوازێکی جودا لە ڕووی تەندروستی و مامەڵی لەگەڵ دەکرێت بە تایبەتی لەلایەن ڕێکخراوە جیهانیەکانوانی کە ئەنەماوەکو شوێنێکی سەر بەخۆت نەکسەر بە وەزارەتی تەندروستی زیاتر دێنە لای ئێوە هەندێک کە لەوانەیە بە ڕێزیشت ئەو ڕائید بێت کە ژمارەی ئاوارە و پەنابەرەکان لێرە لە زۆربەی شارەکانی تری کوردستان نیسبەکەی زیاترە و تەعامل دەکرێت بەس ئایا ئەو ڕێکخراوانە 100% توانیویانە جێگرەوە بن بۆ ئەو ئیمکانیاتی کە پێشتر لە حکوومەتی مرکزی و ئیتحادیۆ دەهات وەکو خۆت باز دەکەی کە ئێمە لە قەیرانین و لەلایەن حکوومەتی مرکزیەوە شتێکی ئاها بە و 115 ئیش ناچێ بڕێەوە ئەوان توانیوانە جێ ئەوەیە بگرنەوە یان هەندێک جار باز لەو دەکرێت ڕێکخراوەکان تەنها وەکو شتێکی شکلیە و بارگایەکیان کردوتەوە و هەم زەختەکە هێشتا هەر لەسەر خۆتانە بێگومان سیستەمی کاری وەزارەتە تەندروستی خوب خۆ لە مرکزیەتێکدایە پارێزگەها بوونە پارێزگەها دهۆکێ دەسەڵاتێت وەزیری هاتی نەخارێ بوو بۆ ڕێبەبەری گشتی و بشێتن وە دەسەڵاتە هەبی سەرەدەریەکە ڕاستەخۆ گەل ڕێکخراوێن نیودەوڵەتی بکەتەوە هەروەساڵ گەل چەندین نەراتێت وڵاتە بکەتەوە و پتر بشێتن پێتڤیت خۆ جێبەجێ بکات بێگومان گەل ڕیپۆرتکردنێ بۆ وەزارەتێ ئەvە بچێک دەستێمە خوشکریان بشێن کار بکەینەوە دوام سەر ئاستی پارێزگەهێژی بردێکی مرۆڤایەتی هاتیان دروستکردم سەرۆکاتیە جەنابێ پارێزگاری و ڕێبەرین گشتیژی ئەندامن تێدا ئەوێژی وەکیێک و ئەم هەمی پێگەمەهاشێک و دوو هەبی بشێن هاریەک و دوو بکەینەوە و بشێن جوانی سەرەدەریە گەل قەیرانە بکەینەوە ئەوێ چەندێکی وەکیێک و پتر متمانە هەبیت مابەرەمە و ڕێکخراوە نیودەوڵەتی و جوواکە نیودەوڵەتی جوواکە نیودەوڵەتی دەمێت بینن کە پێویستی تیرێ پترە چنەوێرێ لێ ئەگەر ئەو تیم استقبالاوان دکەن هەژی نەبیت شیان نەبیت نەزانین بێت چاوە پێتیوی یاخۆ پرۆژێ خۆ گەهێنیت ئەسوێ بارێمە ئەوان قەنەعەت پێی ناینیت و احتیمالە بەرە خۆ بدەنە جەهەکێتی ژبەر هەندێکی هەبوونە تیمێکی چالاک و یەکارا و یەفاما و بزان چاوە سەرەدەریەژی ئەو پێشتر شتی خۆتان حازر کردو پێیان دەڵێن ئێمە ئەو شتانە نەقسەکانمانە بۆیە ینی زیاتر بە دەنگی ئێوە هاتن ئەس باوەرم یەکەم جار کە ئەو تراجیدیە چێبووی دژی خەڵکێمە دەڤەرن کوردستانی دەربە ئیدارە هەرێمێ تایبەت شنگارێ و زمارێ و دەشتا نینەوە و باژێرێ مووسلێ وەکرد و باراتر خەڵک بێتە دهوکێ وەکی یەکەم جار 2014 خەڵک پتر هاتیە دهوکێ شار پتر دهوکێ بوو شار گەلتی ڕۆستن داعش پێشمەرگە بەرگری پتر دهوکێت کراوە ڕاستە هەمی 1500 متر زیاتر پێشمەرگەی بەرگریت کرد لێ باراتر شەڕی سەخت هەر دهوکێ بووە دەبەرە نێزیکی دهوکێ بووە ئەبێ وەکرێک و خەڵک پتر قەستە دهوکێ بکەن یەکەم جار بەلێ پشتی هینگە قەیران یا بەردەوام بوو هەولێریژی چەندین ئاوارە هەبوونەوە ئەوڵ سلێمانیە و کەرکیکێژی بەلێ ئەس وێ باوەڕێمە پێویستیە خەڵکی پێویستیە دەڤەرێ هەبوونە خەڵکێکی زێدە و هەبوونە ڕێخستنەکێ
وەکیە کوپتر مرۆڤ بشێت خزمەت بکات مەل کارتێ تەندروستی دو ستراکچەر دروستکردن بەری هەر کەسێکی شێن بژم عێراقێژی نەبەس کوردستان ستراکچەری ئێکێ ئەوژی کلاستەری ساخلەمیە بووە هێڵت کلاستر کو پشتینگی مەدیت ئەە بتنی تێراناکەتەن بە بەلکو بارێ دەرونی خەلکیژی زۆری گرانەمە ئەمڕا بمە کلاستەرەکە دی چێکرد مەکە کلاستەر منتال هێڵت کلاستەر یان کلاستەری دەرونی ئەوە وەکیلێک و ئەفەر دو ڕێخستنە هەممی ڕێخستیان نیودەولەتی و یەت خۆماڵی ئەوەی کارتکەن کارتی تەندروستیدا وێرە کۆم ببنەوە هاشێک و دوو هەبێت پرۆژە ئالوگۆر بکەنەوە هاری ئێک و دوو بکەنەوە و بشین خزمەت بکەن ئەس وێ باوەڕێمە لا مرکزیەتێکە باش هەبووە هەماهەنگیەکە باش سەر ئاستی پارێزگە هەیە ڕێخستنێت باش هەبوونە ناف کارتی تەندروستیدا هەبوونە احتیاجێکە زۆرتر پارێزگە هەدووکێ وەکیریەک و خەرجی حەسکەن پتر خزمەت بکەن ئێستا خەڵکی شاری دوهۆک ئەگەر بێتە نەخۆشخانە حکومیەکان ئەو چارەسەری وەری دەگرێت دەتوانین بڵین لە ئاستی ئەو چارەسەریە کە لە نەخۆشخانە تایبەت و کلینیکەکان و سنتەرە تایبەتەکان وەری دەگرێت ئەسوێ باوەڕێمە نە هەمی چارەسەری هەندە چارەسەری دەبیتن هەمال نەخۆشخانە تایبەت نەبن بەلکو بەسل نەخۆشخانە گشتی هێشتا تێنەکردن بوو نیشتەرگەریەت دلی چاوا نیشتەرگەریەت گولچیسکا حتا دوو ماهێکی هەند گەلک جورە نیشتەرگەری و چارەسەری نەخۆشیێت سەرەتانێ ئەفەت بیتن نەخۆشخانە تایبەت پارێزگا هەدووکێ نەبنەوە ئەو بەسل نەخۆشخانە گشتی هەنە بەلێ هەندێک نیشتەرگەری و هەندێک کارێ جوانکاریە و هەندێک کارێ دیەت و نیشتەرگێت هەرە مەزم بن احتیمال ئەم نەشێ بن بکەین ئەو پتر نەخۆشخانەی تایبەت یان سنتەرێت تایبەت ئەو بڵین ئەو شتانی کە دەتوانین ناوی لێ بنین کەمالیات یان ئەو شتێک کە ئەساسی نەبێ و ژیانی کەسەکە لە خەتەر نەبێ مەسەن دەکجار جوابیستی ئەوە دەبین کە بەشێک لە هاوڵاتیانی ئێرە دەڵێن ئەو خزمەت گوزاریە کە لە نەخۆشخانە حکومیەکان وەردەگرین بە تایبەتی لەگەڵ قەڕەباڵغبوونی بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکان بۆ عادەتە زۆرە زۆر جار حاڵەتەکانی ئێمە لەبیر دەکرێت یان تووشی لەوانەیە هەندێک ئاڵۆزی پزیشکی ببێ ئەو شتە ڕاستە تاڕادێکی ڕاستیە هەیە چونکو وەختی بارێتە گەلەکە گیران بیتن بوو نمونە هەکەتە 100 هەبن تا 400 کەس هەبن پێویست بێ بنەبینین ئەکید وێرەدێکی ماسێکە بێت ئەگەر تا پارێزگەها دووکی هەمیە تا نه تەختێت چاودێریات چڕ هەبیتن ئەگەر بوونە ده نەخۆشتویال جەهێتە دیت و لێبگەڕی ئەوە هەمی وەتکەن و کێماسی هەندەجا پەیدا بیتە بەش بەکوشیانتمە هەندی احتیاجە خەلکی ناکەنەوە ئەسوێ باوەڕێمە تاڕادێکی ڕاستێک وێرە هەیە هەر وەساژی وەختی تو چییە کلینیکا دەرە دەبینی ئەگەر شیانت دکتورێکی بن 30 نەساخە بینیت یە 200 نەساخات بینیت یوان 200 نەساخە وەختی ویدێکی ئەمتر لێتەنە کی چاودێری و جوانی چارەسەریژی دێ لاوازی تێدا هەبیتەوە ئەوە بێگومان ئەف تشت احتیمالە هەبیت تاڕادێکی چاودێریە پشتی نیشتەرگەری هەندێکجا کێماسی تێدا هەبوونە و مەدەست نیشان کردینە ژیام سەر ڕاوسەنە چاوە چارە بکەینەوە بەلێ ئەکیت هەکەتە هەند دکتورژی نەبن تا هەند پەرستارژی نەبن کارتێ گشتی و تو نەشی وەکی پێویست دانست پێدێ دانێ ئێواری دانش شەوێ حتەس پێدێ وەکی پێویستە هەمی کارمەند هەبنەوە چاودێریان نەخۆشێتە بکەنەوە لێ بیت کارتێکی تایبەت پارەیەکی زێدە بەشێت خەڵکێکی پێویست شەوێ حتەس پێدێ بمینتە بەل هەنداڵ نەخۆشێکی ئەو شیانە بەردەستێمە نییە ڕاست کەواتە ڕوودانی هەندێک من ناوی لێ نانێم هەڵەی پزیشکی ناوی لێ بنین ئالۆزی پزیشکی یان حاڵەتێک کە ڕوودەدا لە دەرەوەی خواستی کردی تەندروستیە بۆ نمونە حاڵەتی ئەو گەنجەی کە لە کاتی نەشتەرگەری بووە هۆی کێشێکی تەندروستی بەردەوام کە لەوانێت چارەسەری زەحمەت بێ ئەو حاڵەتی کە لە ئاکرێ ڕۆیدا ئەمانە چیتان کردووە لەسەری خەڵک دەپرسێت حاڵەتەکان بەکوێ گەیشت خەک حەقە هەمی گەوا بزانیت ئەنجام گەهشت نەکیرێ ڕاستی چنە بەس بەردەوامژی من ڕاگەهاندنێدا دیار کردیەوە بۆ هەمی خەڵکەمەژی دەمێ ڕێدانێک چێ بیتەوە یا نەخوازار ینی چه هەڵی دکتۆرا بیتن یان چه ئەنجامی کێماسیەکی سیستەمیدا بیت یان چه خەلەتیەکە میکانیکی بیت یان چه ئێهمالێک هات بیتەکردن هەر شێوەیەکی ئەنجامدا کەسێکی زۆر عەزیز دێ تووشی نەخۆشیەکێ بیت دێ تووشی گرفتێکی بیتن کو بوومە هەمیان نەخۆشە تایبەت ئەم دکتورین و کردی تەندروستی گشتی بە هەمی فەرمان یلڤێرێک و خزمەتەوی کەسی بکەن چارەسەریاوی کەسی بکەنش نەخۆشیە وەختی تشتێک چێت بیت نەخۆشترین تشتە بۆ دکتوری نەخۆشترین تشتە بۆ پەرستاری وەختی تشتێکە نەخۆش سەری نەخۆشیەوی تێتەوە
ئەو سێ حالەت تەڕادەکەشێن بێژم 4 حالەتێت وەسە دیاربوونەوە ساڵە بواردا و جێ نەخۆشی بوو مەخرا پێدوانیە نختێ زۆریشە 4 حاڵت لە ساڵێکدا 4 حالەتێک فترێکە کێمدا بەسەکە مقارنە بکە ئەو حالەتە چێ بووین هەولێر و سلێمانیە و کەرکیکێ ئەوان پتر بوون 4 حالەتە بەس ئەو ڕنگ ڤەدانالدهوکێ پەیدا بووی زدەتر بوو يعني احتمال تكسكرن سروان حالات الدهوك فريم كرنا الدهوك تصور دقي ما بستكي ما بس نبويا بس حالات وصها استجا قومان سحنا كان ريدانا بس ازانم كو الفيرا بتر رنگ ودان كر بيتن حتى هنگي كرت تندرسي الدهوك الشابت خراجريد قالك جا شيوي حالات في شيوي كيم ريدان بنا وقت الريدان خلقي توقعنات كر بيتن اف چند وكر بيتن كو خلق زیدای هستیار بیت و دلیوام خلق اودی و بینی تا و بوان حالتا و هر واساجی اعلامی جی بتر سوشال میدیا جی بتر گواشنت مازن کرده او حالت هر حالت که چه بیت لجنه که تحقیقی بهتر بیت او لجنه و کلینه نینار دواکاری گشتی تبعه و دکتورت و سپورت دانه و نینارت سندیکایت دانه کودی چند و کلینه کن وقتی و کلینت که بند انجام دا اگر خلتی هات بیت کریم پیوستی دادگاه بیتن نینر دواکاری گشتی ده همی فایله روانه دادگاهی که تو دادگاه و کلینه که تلوی چند بیتن انجام دادگاه و بریار دادگاه جهرزی بلدف مخرا و هر چیزی که تل سرد کرد تندرستی توی انجام بدد برانبر بر حالت چه بینه و شروع علمی و چارەسەریە وان نەخۆشاژی بە لژنەی یەکزانستی هاتنە دروستکردن کە چ بوو بێتەکردن و حتا نوکەژی وان حالەتە کو سێ حالەتن بە دیارن دوو حالەت تەمام تقریبا وەکی یەکن کو پشت تووشی مرنا هەندێک بەشی مەژی بووینەش ئەنجامێ دروست چوونە ئۆکسجینێ بوو بۆ مشکێوان و نوکەژی وێ قەیرانێدانە و لە شێوی دووبارە هەندێک ڤەگەریتەوە هێشوبیر ڤەگەرنەوە لێ ساخن بەلێ هەر لە نەخۆشخانەیەک لە نەخۆشخانەی ئازادیەک لە سنتەری دڵی ئازادی هەر لێرەنە دوون حالەتی دیێ حالەتی ئەو زاروکە بوو کە دەستێژ دەستدا ئەوژی حالەتێک بوو کە لژنا علمی دیار کردیەوە و ئەنجام وەڕمینە دەستی بووە و خین دروست نەگەهشتە دەستی هەردەمار دەستی زاروکی ئیجراعاتەکان چی بوو؟ ئیجراعات شێوەیەکی گشتی ئیجراعاتی تیداریژی هاتنە وەرگرتن و ئیجراعاتی قانونیژی هاتینە وەرگرتن بەرامبەر هەر و حالەت نوکەژ دادگەهێنە و بەکوورینی سەرتێنەکردن و ئێشتا نەگەیشتنەوە بڕیاری دادگەهی نەگەشتنە بڕیاری تیداری هاتینە وەرگرتن یەک علمی هاتینە وەرگرتن خۆتان وەکو بەڕێوەبەرەتی ئیسرار دەکەن نەختێت پەلەی لێ بکرێت چونکە خەڵک چاوەڕێ دەکات دائما دەڵێن کە لیژنەکاندا لجنة صحي خلاص بوينا كذا حالة فاكولينا دادگاه امشي حسكن يعني ولا روي زانستي و قصي خوتان تيدا كردو لیژنە اكيد كو هر حالة داكي من روي زانستي جي بحث كريا وما اجراءات اداري جي والقتنا بس بكورتي چیتان کردو بوي ام حالتان روننداتو بسيارك قالت جي خدايا نريدان وان حالتا ندست مدى جنابة الدكتورة واز باورم باشترين سنتر عالمي حالة الريدان لكن كرنا وان حالتا هدف ما سرکی بویا ام جی فیر بین بونمونه وگو هستنا نخوشکی خستکی بو خستکی وکریه که اکسیژن درست نبید جهاز دی سی درست دا نبید ستاف که تدریب دایت دا نبید اگه حالتك خودینه که دلیل راستت عملیات و زیکا وگرنه و نهلن مشکلات دماغی چه بید ما اسعافت یت چافدریات چر درست کرینه دبستافه کی و کو نخوشه کیش نخوشخانه کی نخوشخانه کی و گوزن کو ایکش حالت او بو سبب سرکی کو توشی نخوشه بید دو تچیکرنا همی اجهزه بری عملیاته چند جاره تچی بکنه و هر جاره که عملی بکنه و کو همیتش درست جه خوبن و همیتش حاضر ببنه و سه دیفچون بهتر کردن بردام دیفچون بهتر کردن و خلاتیت کردن زیکا اجراات بین ورگرتن و زیکا اجراات بین رگاهندن دکو خلک ایجی پیبزانی تو استاف مجی آگداری نەخۆشخانەی ئازادی گەورەترین نەخۆشخانەی دووهۆکە زۆربەی پسپۆڕیەکانی تێدایە جگە لەم نەخۆشخانەیە نەخۆشخانەی دیکەی وەک لە دایکبوون و ئافرەتان و فریاکەوتنی هەیە کەمی ژمارەی پزیشک و کارمەند کێشەی کەمی ژمارەی قەرێوەڵەی خەواندنی نەخۆش
نەبوونی نەخۆشخانەیەکی تایبەتی فریاکەوتن گەورەترین کێشە تەندروستیەکانن کە هەندێک جاروا دەکات ڕووداوی نەخوازرا و ڕوو بدات. دکتۆرجان لەسەر نەخۆشخانەکانی فریاکەوتن ئەو نەخۆشخانانی کە لە نێو دهۆکدا هەن لە ئاستی پێویستدان ئەو ژمارە پزیشکی کە ئەم نەخۆشخانانە بەڕێوە دەبن ئێستا لەگەڵی مرتاحن کێشەتان نییە لەگەڵی نەخۆشخانە هەوار هاتنێ دهوکێ نەخۆشخانێکە زۆرە کردنە و پێشی هەمی بی زەختی ناکەتەوەی سەر پارێزگا دووکێ نە ڕوویدا نە حالەتی تەنگاویەژی ژبەر هەندێ پلانە ساختنێ پارێزگا دووکێ ئاواکردنە نەخۆشخانێکە تازە بوو یا 300 تەختی بۆ پارێزگا دووکێ سوپاسی بە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانەکە جیوانی موافقی کرد بوو کە ئەم ئاواکردنە ئاواکردیە 300 تەواو بووە بەس ڕاوستان بکە ئێستا حالێن ئیشی لێ ناکرێت نەخێڕیاتی ڕاوستاندن و پێویستیە هەرە گرنگ یا پارێزگا دووکێن و کە پێی نەخۆشخانە هەیە تمام بریتەوە چونکو مە ئاستێ بناغەی ئاوادانی ساخلەمیە زۆر کێماسیت هەین مە پێنج نەخۆشخانە ئاوادکردن هەر پێنج نەخۆشخانەیە ڕاوستان بەس نەخۆشخانە تەنگاویە 300 تمام بووە و ڕاوستایە بەر هەندێک شخرا مهمتر ئەوە تمامکردن نەخۆشخانە زارۆکبوونێ دوو پشتی وێ نەخۆشخانە نەخۆشیێن پەنجەشێرێ نەخۆشخانە دەڤەرە ئامێدیە شێلا دزێ نەخۆشخانە هەمی هاتینە ڕاوستاندن هەر ئێکژی بێژە حتا 300 حتا 300 تمام بوونە دکتور شێوەکی گشتی زۆر کێمن دهوکێ بەس نوشدارە نیشتەجێ خۆڵا ئێکجارد کێمن ما نهو فعلی هەشتی نه دکتورێت مقیم هەنا بەس ما 240 پێویستم بابا بکێنی مە 160 پێویستن کو ئەم بشین خوڕاگین و پڕێ ببین جەنابەتە دکتورەت زانیتن کو ئەگە مقیم نەبن تەدەڕوجی دەکێن بن ئەف ساڵە کەسی کەس تەعین بوون دێسی چنە تەدەڕوجەکە تا 180 بنگێت تەندروستی هەبن ناحیە و گوندا یعنی دێسی هەبتنێت تو شێدەیە باشە هۆکارەکەی چیە ژمارەی ئەو پزیشکانە ئەوەندە کەمن هۆکاری سەرەکی ژمارە ئەوێ دەرچن زانکویا دهوکێک گەلت کێمن بەشی حاجەتە ساخلەمیە ناکەن دامەزراندن مرکزی نینە دیف ڕقعە جغرافیە و شێوەیەکی گشتیەوەی کوردستانیژی خڕی دەرچن کێمن بۆ هەمی احتیاجا کوردستانی پێویستە چارەیەک دێتەکردن بچەندێ دویا دکتور آن دەڤەرندیت عێراقی بینە دامەزراندن و بینە کوردستان یانش دەرببینن بۆ کوردستانê یان کڤیا حافزێکی زێدە هەبێت کو دکتور بشێت ساعتی زێدەتر کار بکەتەوە ئەبە هەمی پێک بەکە نەبێت باری دارایی پزیشکانی گەنج وای کردووە کە بەشێکی زۆریان 280 دکتور 3 ساڵەدا چه ئیجازە بێڕاتت وەرگرتیە چ وازی نایە و چیشێکی تر دەکایانیشێکی دی دەکات یان خەمێنینە گەلەجە کە دنێریە بۆ قەزایەکی بوو نمونە دەبێت دەست داوام ناکەم و دەچیت ئەبە هەمی بووینە بارگرانیەک بۆ منەوە دکتور هەمی جهات کێماسی هەیە باشە لەم حاڵەتی ئێستا کە لەم زڕوفە ئێستا تێدا هەن خوا نەخواستە ئەگەر نەخۆشیەک بڵاو بێتەوە ئەو خەڵکە زۆرە لەو کەمپانەیە ئەو عادەتەی شاری دووە زیادی کردووە تشتی ئەم دڵنەوەیت هەیە بۆ خەڵک شتێک ڕوونەدا ینی حاڵەتێک ئەگەر ڕوودا کۆنتترۆل دەکرێت تشتی شانازیمە پێ هەیە حتا نوکە کە حالەتێک ڕوویداشی بیتن بۆ نمونە بەری 2 ساڵە حالەتت کولێرە پەیدا بوون لە عێراقی بوو تایەکە بەربەڵاو بەس دهوکێ چەند حالەت پەیدا بوون من ڕاگرت و منەیە ببیتە تاکات مەترسیدار الوێرە تشتی ئەم شانازیە پێت بینەوە حتا نوکە ئەف نەخۆشیێت بەگر پەیدا نەبووینە ئەگە پەیداژی ببن نەشیانە بەڵاو ببنەوە کو ئەم زیترین دەم ئەوان دەست نیشان بکەین جوانی ریپۆرت کەین و جوانی چارەسەریت کەینەوە و هەر ساڵژی پێش وەخت هەر هەیوا 4 و 5دا ئەم پلانە خود دارێژین مەلژنەیەکە بەڵا دروست کردیە سەرۆکاتیە پارێزگاریە و ئەندامەتیە هەمی وان ڕێوەبەرین گشتیت معنینەیە ئاوەیە شارەوانیە ژینگەهەیە ئەوقافە پەروەردەیە ئەف لایەنێت پەیوەندیدار هەمیت گەلمەدا هەفکارن بۆ هەندێک و ئەم بشێن هەر نەخۆشیەکی دەرکەوێت کۆنتترۆلکەن زیکە یان نەهێنین بەڵام ببێت سەرچاوەکانی ئاوی شاری دووهۆک لە ڕۆی تەندروستیەوە کۆنتترۆل کراون تاڕادێکی باش بەێ هەندێک حالەتە هەندێک گوندا باش نییە هەندێکجە تووڕە ئاویل هەندێک جایە باش نینە بەس ئەوش دێنە دەست نیشانکردن بەری مەوسمی هاوینێ تایبەتی و هەمی پشتەوانی بوو کارتی ئاوێ ئەم حەزکەین بێتەکردن بۆ هەندێک و ئەف نەخۆشیە پەیدا نەبێت ڕێنمایی یان بڵین داوای تۆ لە هاوڵاتیانی شاری دووەک لەم وەرزەدا لەم زڕوفەدا لەم
بارودۆ خەدات چی ینی حالیان ئێوە هیچ مەترسیەک شک دەبن کە ڕوو بەڵێ ئەف بدەیان ساڵە هاوکاری ئەوان بۆ ئێوە ئەف چی بێت؟ ساڵە مەترسیە بەڵاوبوونە نەخوشە کولێرایی هەیە لە هەمی عێراقێ بەری فترەیەکی دوو حالەت پەیدا بوون خارێ عێراقێ ji ber hindêjî mewsim nûke germ e halet nînin bes kengî mewsim beref hînkatiye çû payîzê çû metirsiya belavbûna vê nexweşiyan derketina vê nexweşiye heye ber hindê jî daxwazê ji xelkîken pîtep ava ve xwarina paqij bikeneve pîtep paqijiye bikeneve xwarin û vexwarin û her wesa jî bi şêwekê giştî ageh saxlemiya xwe hebin hab taybet jî ev werzê havînê zorê germe jî agel xwe hebin di çaweşên xwe parêzin çiş nexweşiyên vegir چه هر وساجی تیشکا حتی بکو زورا بود. ئێستا ئەو پێویست ناکە بڵێن ئاوەکان بکوڵێن چکە ئاوی سەربان بخۆی گەرم دەبێت ئاوی تەنکیەکان خاوێنە بەکاری بێن ئەکیت ئاوا دروکی پاقژە حتا کە ڕادەکە شێمش مەتەگەلک بەلێ دەمێف نەخۆشیە دەردکەویتن کە چ ڕێن ماش ساخلەمی دەردکەبن هیویت کەم هەمی خەلکێمە جێبەجێ بکەم بۆ هەندێک و مەترسی سەرژیانەوە نەبێت.